بازاری مەزادەکەی قەزای کەلار بە هەرزان بازاری ڕۆژانی هەینی ناسراوە. هاوڵاتیان و کڕیاران بە مەبەستی بەدەستێنان و کڕینی پێداویستیەکانیان ڕوو لەم بازارە دەکەن. ئەوەی جای دەکاتەوە لە بازارەکانی تر هەرزانی نرخی کاڵا و کەلوپەلەکانیەتی بە جۆرێک لەگەڵ گوزەرانی هاوڵاتیاندا گونجاوە. وڵاهیەکان توانم بڵێم بۆتە خۆتانزان هەینی و شەمە پشووە زیاتر فەرمانبەران و خەڵکی وەکو پشێک لە ماڵەوە دێت بۆ ئێرە بۆ شت کڕین. ئەمە زادەش هەموو شتێکی تایە لە بازار شتەکانی هەرزانترە. ینی شتی کۆمەڵشی تایە توان بڵێن لە بازارە هەن نیە تەنها ڕۆژان بۆ ڕۆژی جمعانە ئەرزەکتێ و لێرە ئەکڕێت. واللهی بەڕاستی خۆی لە ڕووی نرخە لە بازار هەرزانترە شتەکان زۆر جیاوازی هەیە لەگەڵ بازارە بۆ استفادەی خەڵکی تایە بە تایبەتی چینی فەرمانبەران ئەوەی کە خۆوان نەزانین و بۆ نێم قەیرانەوە موچە کەم بۆتەوە تر شتێکی باشە ینی خەڵک استفادەی لێ کردووە لە ڕووی وەکوتم لە ڕووی نرخۆ جیاوازی هەیە لەگەڵ بازارە هەرزانترە. کاسبکاران و فرۆشیاران لە ڕۆژانی هەینیدا ڕوو لە مەزادەکە دەکەن بە مەبەستی ساختکردنەوە و فرۆشتنی شمەکەکانیان لەگەڵ ئەوەشدا مەزادەکەی کەلار بەهۆی تەنگی و بچووکی ڕووبەرەکەی فرۆشیارانی تا ڕادەیەک دووچاری گرفت کردووەتەوە داوا دەکەن شوێنی فراوانتریان بۆ دابین بکرێت. واللهی ئەیتێنین قسمێکی دێنە پارەی خۆی و قسمێکی عاتڵ دەرەجە فڕێدێن ئیش ناکات و ئەوە تا ئیتر گوزران وەخت پێەکەین و تەواو نەوەڵی شێ نادوام بکەم ئەمیشەداشم بیانە تانی مەڕە تااقەتم نیە دوای مەڕۆتان توان میش بکەم تااقەتم نیە گەڕێمەوە. وەڵایی بەڕێزم ئێمە لێرە وەکو مەزات و فرۆش ئەمانەی کە لێرە بە قاڵیەکەین هەمومان شتەکانمان زۆر لە بازار فەرقی هەیە و هەرزانیشە خەڵکێکی شتێت کۆمەڵی خەڵکی فەقیر دێ ئیسمادەمان لێەکە لە زەڕایەنەوە لە سەیسایەقۆ لە کفریوە لە دووزۆ خەڵکی زۆری دەرەوەی شاری و حتا لە سلێمانی شۆ خەڵکی دەیرە کاسبیەکە خەڵکێکی زۆر ئیسفادەی لێەکە و بەڵامیسا نازانم قەرارێک هاتووە ئەڵێن گوایە مەزادەکە ئەگوازنەوە تا چەند ڕاستە یا تا چەندڕۆیە من ئەمڕۆ بیستمە بەڵام هیوادارم ئەگەر ڕاستیش بێ ئەو شوێنەکە بۆی ئەچین تەمیراتێکی جوانیمان بۆ بکەن نیزامێکی جوانیمان بۆ بکەن وەکو یێنە نەبێ برا بەخوای گەورە ئێرە یعنی من مستامر خەریکم دەستم بمشتانەوە بڕوا بکاتە بوتوەز ینی هەر خواردوینی بەڕاستی ئێرە هیچ شتێکی وای نییە هیچ ینی شتێکی قسمگوزاری وای نییە پیاو دڵی پێی خۆش بێ اینجا نابێ مەزادی شوابێ بەڕاستی. ماوەی زیاتر لە 2 ساڵە مەزادی کەلار لە ناو بازارەوە بۆ ڕێگای ئەلوەی شارەکە گواستراوەتەوە لە ئێستاشدا و بەهۆی قەیرانی دارایی و بێموچەیی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی پێداویستیەکانیان زیاتر ڕوو لە هەرزان بازارەکان دەکەن. لە ڕۆژانی هەینیدا و لەم بازارەدا کە بە بازاری مەزادەکە بەناوبانگە خەڵکێکی زۆر جمەی دێ بە مەبەستی ساختکردنەوەی شتومک و کەلوپەلەکانیان و هەروەها ئەوەی ئەم بازارە لە بازارەکانی تر جا دەکاتەوە ئەوەیە کە لە بازارەکانی تر نرخی شتومک جیاوازە بەڵام لێرەدا نرخەکان گونجاون بە تایبەتی لەم بارودۆخەدا کە خەڵکێکی زۆر موچەخۆرە و چاوەڕێی موچەکانیانن. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.